وتو قد بير لو مكروا بلا فلان كس مناڵە سەلامی لێ ناکەم لەوانەیە سەلامکردنیە لەو مناڵە لە داهاتووە گۆڕانکاریەک لە گیانی ئەو مناڵە دروست بکە کاتێ سەیرەکات تۆ ئەهلی مزگەوتی تۆ پیاوێکی ئیمانداری ئیسلامەتیت پێوە دیارە و سەلام لە خەڵکەکەی ڕەمزێکە بۆ ئیسلامەتیەکەت ڕەمزێکە بۆ دیندارێتیەکەت ئیسلامەتیەکەت جوانەکاتەوە بەڵام کە تو سەلامت نەکرد ڕێزت لە خەڵک نەکرد ئەوە زۆر مشکلەیە پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم لە حەدیثێکە پرسیاری لێکرا کە ئەی الئیسلامی خەیر وتیان ئەی پێغەمبەری خوا چی ئیسلامێک باشە یعنی چی بسڵمانێکی باشە چی ئیسلامەتیەکی باشە پێغەمبەری خوا فەرمووی تطعم الطعام وتقرأ السلام على من عرفت ومن لم تعرف پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی باشترین ئیسلامەتی ئەوەیە نانی خەڵک بدەی سبحان الله گوێخاندار بی خاوەن گوێخان بی خاوەن گوێخانی بەشێکە لە ئیمان پێغەمبەر ئیبراهیممان خاوەن گوێخان بووە پێغەمبەری خۆمان خاوەن گوێخان بوو خاوەن گوێخانەکان کافریش بێتن ناوێن هەر ماوە سبحان الله کاتێ لەناو عەرەبا باسی سەخاوەت بکرێ باسی حاتەمی طەیەکرێ چونکە ڕەمزی سەخاوەت بۆ خۆ مسلمانیش نەبووە نەگەیشتۆتە کاتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڵام ڕەمزە بۆیە زۆر مهمە و دوهامیشیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ سەلامکردن لە کەس لە خەڵکی بیناسیت و نەیناسی بیناسیت و نەیناسی ئەوە بەشێکە لە ئیمان ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء